سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین. دوای هێنانەکایی ئیدارەی سربەخۆی سۆران کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی لەسەر ئاستی گشتی و بەڕێوەبەرایەتی هاتنەکایەوە. یەک لەوانە بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتیەکانی ئیدارەی سۆران بوو. بۆی بزانین ئەرک و ڕۆڵی ئەو بەڕێوەبەرایەتیە چییە، کتێبخانە چه ئەرکێکی هەیە، چێن ئەوانەی لێرە کارەکەن، ئاستی خوێنەر لە ئیدارەی سۆران چۆنە، چیان کردووە لە دوای هاتنەکای ئەو بەڕێوەبەرایەتیە و تا چەندیش پێویست بووە. ئەم پرسیارانە وەڵامەکانی لە خاتوو ڕەفتار حەسەن بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتیەکانی ئیدارەی سۆران وەرەگرم کە بە شێوێکی مەیدانیش هەوڵەدەین لەو پرۆگرامە ناو هۆڵی کتێبخانە بەسەر بکەینەوە لەگەڵ ڕەفتارخان. ڕەفتارخان سڵاوتان لێبێت. با من لەوە دەست پێ بکەم لە دوای هێنانەکایی بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتیەکانی ئیدارەی سۆران کە کەمتر لە ساڵێکە چی کراوە؟ زۆر سپاس بەخێر بێن. سەبارەت بە بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتیەکانی ئیدارەی سۆران، ئیدارەی سۆران پێک هاتووە لە 8 کتێبخانەی گشتی لە تەواوی قەزا و ناحیەکانی سەر بە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەو هۆڵی کتێبخانەی گشتی سۆرانە کە خۆی لە کۆمەڵە سەرچاوە و کتێبی بەنرخ ئەبینیتەوە. باشە. کاتێک ئەو بەڕێوەبەرایەتی هاتەکایەوە پێویستیەک بوو بۆ ئیدارەی سۆران، چونکە هەندێک خەڵک ئێستا ئەڵێ باوی خوێندنەوە نەماوە، کتێب وەکو پێویست ناخوێندرێتەوە. بۆ خۆت بە گرنگت زانی کە ئەو بەڕێوەبەرایەتیە کرایەوە؟ بێگومان ئەو بەڕێوەبەرایەتیەکی گرنگە کە پێویست بوو لە ئیدارەی سۆران بەڕێوەبەرایەتیەکەبی، بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران. چونکە ئیدارەی سەربەخۆی سۆران بەر لەوەی ببیتە بەڕێوەبەرایەتی 8 کتێبخانەی هەبووە. پێویستیشی بە بەڕێوەبەرایەتیەک هەبووە بۆ ئەوەی بتوانێت کارەکانی خۆی باشتر و باشتر ڕێکبێخی زیاتر هەوڵ بدە، خەڵک ئاشنا بکە بە کتێبخانەوە ئەوانەی کە لە ڕابردوش خوێنەر بوونە ئاشیان بکاتەوە بۆ ناو کتێبخانە بێنەوە ناو کتێبخانە. بێگومان پێویست بووە کە بەڕێوەبەرایەتی کتێبخانە لە ئیدارەی سۆران هەبێت. ئێوە ئەوەندەی ئەو ماوەی دەست بەکار بوونە سەرنجتاندا کەم و کورتیەکانی بواری کتێبخانە خۆی لە چی ئەبینیەوە؟ توانیتان ئەو کەم و کورتیانە چاپ بکەن و دەستنیشان بکەن؟ سەبارەت بە کەم و کوڕی لە هەموو شتێک کەم و کوڕی ئەبێت، بەڵام ئەوەی کە گرنگە هەوڵدانە بۆ چارەسەرکردنی کەم و کوڕی. ئێمە هەوڵماندا ئەو کەم و کوڕیانەی کە هەبووینە ئێمە لە کتێبخانەکان بە شێوەیەکی گشتی هەر 8 کتێبخانە هەوڵماندایە کەم و کوڕیەکان چارەسەر. کەم و کوڕەکانی زیاتر ئەوەی کە کتێبخانەکان هەیان بی شوێنە. پێویست کتێبخانە خۆی خوێندنەوەی کتێب ئارەزوومەندانەیە. ئەو کەسانی کە حەزی خوێندنەوەیان هەیە ئەبێ شوێنێکیان هەبی حەزی خوێندنەوەیان تێدا ممارەسە بکەن. لە ئیدارەی سۆران کتێبخانە بینای سربەخۆی نییە، تەنیا دوو بینایك هەیە، بینای کتێبخانەی گشتی بلێ، بینای کتێبخانەی گشتی ڕەواندۆز. ئەوەی دیکە لە دام و دەستگاکانی تر شوێنیان لۆ کرایتەوە، بەڵام بە شێوەی کاتی و شوێنەکەش وەکو پێداویستی کرایتەوە، وەکو ئەوە ناکە گونجاوبی زۆر بۆ خوێندنەوە. ئێستا شوێنەکەی خۆتان وەکو بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتیەکان هەم لە ڕووی باڵەخانە و ئەو دام و دەستگای کە ئێستا تێیدانە گونجاوە یا لە ناچاری لێرن؟ بۆ ئەو قۆناغە گونجاوە. هەر قۆناغ و شێوەیەک فۆرمی پێویستە. لە قۆناغی ئێستا ئەو فۆرمێکی ئێستا کتێبخانە هەیتی پێویستە، بەڵام ئینشاءالله ئەو قۆناغە ئەگوازینەوە بۆ قۆناغی زۆر باشتر کە شایستەی خەڵکی ئیدارەی سۆران بی. بەلای منەوە خەڵکی ئیدارەی سۆران خەڵکەکی ڕۆشنبیرە، خەڵکەکی خوێنەرە. بە حکمی ئەوەی ئەمە لە ئیدارەی سۆران زانکۆمان هەیە، پەیمانگامان هەیە، نووسەری زۆر باشمان هەیە کە ئەمە ئەم لایەنە زانستیانەمان هەبی، ئەو کەسە پسپۆڕ و ڕۆشنبیرانەمان هەبی، کەواتە کتێبخانە پێویستە و پێویستیشە یعنی لەو قۆناغا بستە قۆناغێکی باشتر. تۆ کە دەست بەکار بووی ئەبینرا زۆر هیلاگووی بەڕێخستنەوەی کتێبخانە، بێسەروبەری هەبوو، کتێبەکان وەکو پێویست نەپارێزرابوون و دانەنرابوون لە شوێنی خۆیان و بەشەکان زیانە بووبوونەوە. ئەوە هۆکارەکەی زیاتر بۆچی بوو؟ هۆکارەکەی ناتوانانی برین بێسەروبەری بوو، چونکە ناکرێت قۆناغی پێشی خۆت لە ئەرکەکانی کەم بکەیەوە
قۆناغێک بووە لەو کاتی بەو ئەوەندەی لە توانایاندا بووە پێویستە نیان توانیا بەو شێوەیە نوژەن بکرێتەوە یاخۆت ڕێک بخسترێتەوە ئەوان بە شێوەیەکی زۆر دڵسۆزانە ئەوانی قۆناغی پێشەمە زۆر بە دڵسۆزانە کتێبخانیان پاراستووە کتێبەکانیان پاراستووە بەڵام ئێمە کە دەست بەکار بووین ئێمەش دەستمان پێکرد بیگوازینەوە بۆ قۆناغەکی باشتر بەمانە ئەوە نیە مرۆڤ هەر کاتێک پۆستەکی وەرگرت ئەوەی کارەکانی پێشی خۆی بەخراپ تەماشە تێ بکات پێم وایە ئەو لەو قۆناغی هەر ئەوەندا لە توانایاندا بوو ئەوەی کە ئەمە هاتین دەستم پێکرد هێنانە ئەو قۆناغە ئینشاءڵڵا بتوانین لەو قۆناغش بگوازینەوە قۆناغێکی باشتر. باشە ڕەفتارخان لەو بەشەی پرۆگرام یەک پرسیارم ئەمێنێ زۆر بە کورتی وەڵامم دەیتەوە لە تەواوی قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کتێبخانە هەیە؟ بێگومان لە 8 کتێبخانەمان هەیە لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران ئەگەر ڕێزبند بکەم بۆ بەڕێزت لە قەزای خەلیفان لە قەزای مێرگەسۆر لە ناحیەی بلێ لە قەزای سیدەکان لە قەزای ڕەواندوس لە ناحیەی گەڵاڵە لە ناحیەی وەرتێ سۆرانیش چۆمانیشەتی چۆمان نیتی بەڵام یعنی کارم بۆ کردیا لە ئایندە بتوانین لە چۆمان و سرێشمە دوو کتێبخانەی باش لەسەر پلانەکانی داهاتوتان ئەوەستین بەشیش مەیدانیش بە ناو کتێبخانە بەسەرەکەینەوە بەڵێ بینەرانی زاری کرمانجی لە گەڵمان بن بۆ ئەوەی درێژە بە پرۆگرام بدەین. ئەمە هۆڵی کتێبخانەیە ئەگەر بۆ ئێمە و بینەرانی زاری کرمانجی ڕوونکەیتەوە چەند سەرچاوی کتێب لێرە هەیە؟ خۆی تایبەت ئەو سەرچاوانەی کە لە ناو کتێبخانەی گشتی سۆران هەیە سەرچاوی جۆرا و جۆرە سەرچاوەکان لە سەرچاوی زانستی هونەری ڕۆشنبیری فەلسفە ئەدەب ئاین خۆی لە هەموو بەشەکان ئەگرێتەوە بە زمانی جیاوازیش بۆ نمونە ئەوە زمانی فارسی و زمانی عەرەبیە زمانی جیاوازیشمان هەیە. باشە لێرە ئاماژت بە زمانی فارسی کرد ڕەنگ بێ خەڵکێکی وا هەبێ لە ئیدارەی سۆران لە وڵاتی ئێران بوو بێ و لە کاتی ئاوارەی هات بێتەوە داوا ئەکرێوە بێگومان داوا ئەکرێ خوێنەری هەیە عەرەبیش خوێنەری هەیە و فارسیش بە سەرچاوی جیاواز چونکە لێرانە ئەوەی شەحری فارسیە لێرانە ئاینە لێرە بەشی ئاینی جیاوازە یعنی توانیتانە ڕیزبەندی بکەن ئەمە مێژووە ئەدەبە فەلسەفە هەمووی پۆلین کرایە هەمووی پۆلین کرایە یعنی ئەو بەڕێزانی کە دێن سەردانی کتێبخانە ئەکەن بەبێ ئەوەی هیلاک ببن لە سجل سەرچاوەکانی خۆیان دەستنیشان ئەکەن ڕاستەوخۆ لێرە یارمەتیان ئەدەن و یارمەتیان پێشکەشەکە. ئێستا کاتێک قوتابیەکی زانکۆ قوتابیەشی پەیمانگە نووسەرێک پێویستی بە کتێبێکە بێ کەسی وا هەبوو داوای کتێبێکی کرد بێ لێرە نەبوو بێت و ئێوە وەکو تێبینی تا نووسی بێت و بۆی بهێنە کتێبخانە؟ بڵێ هەبووە داوای سەرچاوی کردیا ئەو سەرچاوەمان نەبووە سەرچاوەکەمان نووسیە بۆ ئەوەی سەرچاوەکە پەیدا بکەن وەڕەقەمی ئەو کەسەشمان نووسیە کە سەرچاوەکەمان پەیدا کرد پەیوەندی پێوە بکەین بێ سەرچاوەکە ببە. ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی دەستکەوتنی ئەو سەرچاوانە لەکوێ دەیهێنن؟ لەسەر بودجێ بەڕێوەبەرایەتی دابینی ئەەکەین لەبەرەوەی لە ئێستادا هیچ دەرماڵەیەک یاخود ئەوە هیچ شتێک نییە وەکو مادە دانرابێت دەرخان کرابێت بۆ کڕینی کتێب. باشە تەنیا ئەوەی کە نووسەرێک کتێبی خۆی ئەنووسی لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتەکانی هەرێم کۆمەڵە کتێبێک پێشکەش بە کتێبخانەکانەکە. باشە ئاستی خوێنەر چۆنە ئەوەندەی تۆ لێرە دەست بەکار بووی تا چەند خەڵک دێ ئەخوێنێتەوە شوێنی لەبار و گونجاو هەیە بۆ خوێندنەوە؟ لە ڕوانگەی من زۆر باشە لە ڕوانگەی من زۆر باشە یعنی ئەوەی کە لە دەی 2023 بە شێوەیەکی ڕسمی ئێمە لێرانە دەست بەکار بووین کتێبخانەی گشتی سۆران بە بەردەوامی خوێنەری هەیە سەردانیکردنیشی هەیە قوتابیان دێن لە هەموو چینی توێژێک دێ بە گروپ دێ خەڵکی ئاسایی دێ لە هەموو تەمەنەکانیش دێ چونکە کتێبخانەی گشتی
بەحام کتێبخانە گشتیەکان ئی هەموو ڕنگ و دەنگەکانە بەبێ جیاوازی تەمەن بەبێ جیاوازی ڕەنگەکان هەموو جۆرە هەموو کەسێک ئەتوانی بێ سەردانی بکات و شوێنی دانیشتنمان هەیە بۆ خوێندنەوە شوێنی دانیشتمان هەیە بۆ ئەوەی کە لە کاتی وەرگرتنی کتێب شوێنێکی شیاوە لە ئێستانەکە بۆ خوێنە. باس لە وەرگرتنی کتێب کرد لە دوابەش لێرە ئەوێش بەسەرەکەینەوە بەڵام پرسیارێکی تر ئەگەر بکەم تەواوی ئەو سەرچاوانە کە لێرە هەن چۆن توانی وتانە پارێزگاریان لێ بکەن ئایا کاتێک کەسێک کتێبێک وەرەگرێ بە چ ڕێکار و شێوازێک تێپەڕێ ڕێکاری وەرگرتنی سەرچاوە لە کتێبخانەکان بە شێوەیەکی گشتی بۆ نمونە کاتێک من ئەمەوێ کتێبێک وەربگرم لە بەرامبەریدا کارتی نیشتیمانیدا ئەنم لە کتێبخانەکە ڕقم موبایل و ئیمزاش ئەکرێت لە نێوان هەردوولا ئەو کتێبەی ئەو سەرچاوی کە بردی بۆ ماوەیەکە گەڕاندیەوە کارتی نیشتیمانیەکەی لە بەرامبەر وێدرێت. شتێکی تر گرفتی میلاکتان چۆن ڕێخستیتەوە ئایا پێویستان بە میلاک هەیە؟ بێگومان ئێمە کێشە میلاکمان هەیە. ئینشاءالله لە داهاتوو بەڕێز دەرپەرشتیار ئیداری سەربەخۆی سۆران لەسەر خەتاکە بۆمان دابین بکات. وەکو گەر بپرسمسە لێرە چەند فەرمانبەر هەیە؟ لێرە میلاک 6 فەرمانبەرم هەیە. بەشتەکە؟ لەگە خۆبەخشەکان بەیەکەوە پێشمەرگە ئاسان و بەیەکەوە وەکو خێزانێک کار ئەەکەین و سوپاس. ینی فەرمانبەری خۆبەخشیشێ لێرە؟ فەرمانبەری خۆبەخشیشمان هەیە. باشە ڕەنگی خەڵکێک بپرسێ ڕەفتارخان بەڕێوەبەری کتێبخانەیە حەزی خوێندنەوەت هەیە؟ بێگومان حەزی خوێندنەوەم هەیە حەزی خوێندنەوەشم هی ئێستانەکەنیە لە تەمەنی هەرزەکاریەوە حەزم لە خوێندنەوە بووە. باشە تۆ بەڕێوەبەری کتێبخانەیت و ئەرک و کارە کارژێڕیەکانیش لەسەر شانە ماڵ و منداڵیش لە ئێستاداگە بپرسم ڕەفتارخان چ کتێبێکی لەبەردەستە بیخوێنێتەوە؟ ئەو کتێبە بارزانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە ئێستا لەبەردەستیتم ئەوەی کە ئێستانەکەش لێرە دیارم کردە لە لاپەڕەی 1994 ئەوەندەی خوێندۆتەوە لی تێگەیشتی؟ بێگومان ئەو هەر لە سەرچاوێککە ئەخوێنمەوە کاتی پێ ئەدەم بۆ ئەوەی بتوانم بە تەواوی کە خوێندمەوە بزانم کە چی لە ناوە و ئەنجامەکەی چی ئەوی کە ئەخوێنیەوە لە کاتەکەی پەشیمان ئەبیەوە یاخۆت سوپاسی کاتەکەی ئەەکەی کە ئەو کاتت پێبەخشیە من سوپاسی ئەو کاتە ئەەکەم کە بەخشیتم بۆ کتێبە خوێندتمەوە. ینی پێویستیت پێبوو بە زانیاریەکانی ئەو مرۆ بە بەردەوام پێویستی بە زانیاری لە هەر تەمەنێک بی. باشە ڕەفتارخان زانیاری وەرگرتن پەیوەست نیە نە بە تەمەن نە بە پلە و پۆست. پرسیارێکی ترم لا دروست بوو ئێستا ئەو کتێبخانەیە چ ڕێکارێکتان گرتوتە بەر بخوانەکە ئەگەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوە ڕوودا چونکە ڕەنگ بێ بەوە زۆرترین سەرچاوی کتێب لە ناو بچێ چیتان کردووە بۆ ئەوەی ئەو ئەگەرێک هەبێتن ڕووداوێکی ئاگرکەوتنەوە ڕووبدا؟ لەگەر نوژەنکردنەوەی بەڕێوەبەرایەتی ڕێکارەکانی بەرگری شارستانی هەموو لە ناو کتێبخانەی جێبەجێکرایە بە بەستینی حەریق لە سەقف و لە لای سرکێتیش. باش ئەگەر بچین ئەمە ئەو تۆمارەیە کە کاتێک کەسێک دێ بۆ نمونە کتێبێک وەرەگرێەوە هۆڵێک پێشوازیشتان دروست کردووە خوێنەرێک بێت لێرە بخوێنێتەوە کاتی شوێنی بۆ دیاری کراوە؟ خوێنەر کە بیەوێ لێرە بخوێنێتەوە بێگومان شوێنی خوێندنەوەمان هەیە جگەلەوەی کە خوێنەر یعنی بێ لە کتێبخانە سەرچاوە وەربگرێ ئەگەر بەخۆ لە ماڵی خۆی شوێنی گونجاوی نەبێ بۆ خوێندنەوە یاخۆت لەبەر هەر هۆکارێک بێ ئەتوانی کتێبەکەی خۆی بینی لێرە کتێبخانە دابنیشی بەو ڕێکارانێکە لێران تەنیا ناوی خۆی تۆمارەکە کە لە کتێبخانە ئەخوێنیتەوە بە سەرچاوی خۆش و بە کتابی خۆی ئەتوانی لە کتێبخانە کتێب یعنی وەرنەگریت و بەڵام دابنیشی بە کتێبی خۆی بخوێنیتەوە شوێنی دانیشتنمان هەیە. بەس ڕێی پێ ئەدە بۆن من ئەگەر هەموو ڕۆژ بێتن هەموو ڕۆژ دەم کراوێ یان کاتی دوو شەفت کراوەیە. کتێبخانەی سۆران 8 هەتا سعات 12 سعات 2 تا سعات 6 کراوەیە دوو شەفت کراوێ و بە خۆشحاڵیشەوە بەیانیان بێت و ئێواران بێت و هەموو ڕۆژێش بێ بۆ پەڕی ڕێزەوە ڕێزی لێ ئەژیرێت و دەرگەکەش ئاواڵایە. باشە لێرە تابلۆیەکی تری کەسایەتە مێژوویەکانی کورد هەیە کاتێک لە هۆڵی کتێبخانە دەیتە ژوورەوە هەڵواسراوە ئەوە لە مەحوی دەست پێ ئەکات هەتاوەکو ئەگاتە پیرەمێردی شاعر. ڕەفتارخان بە چێ زۆر سەرسامی لەو کەسایەتی مێژوویانە؟ وەڵا هەمویان کەسانی گەورەنە ئافرەتیشی تێدا بێگومان ینی ئافرەت لە هەموو کایەکانی ژیان بەشداری کردی هەمیشە هەوڵیدایە خزمەت بکە جگە لە ئەرچی ماڵەوەی هەمیشە هەوڵشیدایە لە دەرەوە
خزمەت بکە لە ناو ئەو بەڕێزانش ئافرەتشی لێە بەڵام ئەوانە هەموو کەسانی زۆر بەڕێزن و زۆر گەورن و مێژووی نەتەوەنە چێم بۆ دیارەکە گەر هەڵی بژێری وڵی ناتوانم کەسێک بەتەنیا دیاری بکەم لەلای منەوە هەمویان جیاوازن و هەمویان کەسایەتێکی زۆر مەزنیان هەیە باشە مادام باس ئەو کەسایەتیانن کرد باسی ئافرەتیشت کرد ئەگەر ئێستا ئافرەتێک بێت کتێبێکی هەنووسی بێتن یا نامیلکەیەکی شێری هەبێ ئێوە ئەتوانن پاڵپشتی ئەو جۆرە کەسانە بکەن لە ئەوەی کتێب بە چاپ بگێنن خۆی لە ئیدارەی سۆران بەڕێوەبەراتی چاپەمەنی هەیە جیاوازە لە کتێبخانەی بەڵام وەکو ئەوەی کە سەپۆرتی بکەین یارمەتی بدەین بە دڵنیاییەوە لە دڵەوە یارمەتی ئەدەین و نەک هەر ئافرەت بی بەڵکو لە ڕەگەزی نێریشبی ئەمە یارمەتی ئەدەین ئەوەی لە توانای مەدابی ئەوەی لە دەسەڵاتی مەبی ئەمە مساعدەی ئەەکەین و یارمەتی ئەدەین و هەرچی پێی بوێ لە لای مەجێ بەجێ بکرێ بەچاوە لەبەر کەمی کات کاغەفورە گەر کاتم پێ بدا لەوێ شتێکی تر هەیە پرسیارم لەسەر دروست بووکە نامەی ماستەر و دکتۆرای زۆرێک لە قوتابیانی زانکۆیە کاتێک ئەڵێن نامەی ماستەر یا دکتۆرەکانیان لەسەر مێزی کتێبخانەکانیان تۆزی لەسەر ئەکەوێ و ناخوێنرێتەوە بابزانین بۆچی لە نێو کتێبخانەی سۆران زۆرێک لەو نامەی ماستەر و دکتۆرا و توێژینەوەکان هەنووە تا چەندیش ئەخوێندرێنەوە یا هەتەنها هەر بۆ جوانی لێرە دانراون ڕەفتارخان ئەمە ژمارەیەکی زۆر لە توێژینەوە و ماستەرنامەی دکتۆرانە باشە بۆچی لێرە دانراون ئەو کەسانە بۆچی هێناویانەتە ئێرە خۆی ئەو سەرچاوانەی ئەو توێژینەوانە کە لێرانە تەنیا بۆ جوانی نینە ئەوانە وەکو زانیاری لێوەرگرتن سوود لێوەرگرتن خەڵک سوودی لێوەرئەگری بۆ نمونە کاتێک کەسێک ئەوێ سوود لە سەرچاوە وەربگرێت چکە ئەوە توێژینەوەیە توێژینەوەکی لەسەر بنەمایەکی ئەکادیمی ئەو توێژینەوە کرایە لە ڕێگای ئەو ماستەرنامە یاخود تێزی دکتۆرە ئەتوانی زانیاریەکانی خۆی وەربگریت چونکە ئەوە لە هەروە نەنووسرایتەوە لەژێر دەستی کەسانی پسپۆر و ئەکادیمیەوە دەرچووە ئەوە کاتێکی زۆریشی پێدراوە و خوێندنەوەکی زۆریشی بۆ کراوە خەڵک خوێنەر تا چەند خوێنەری هەیە بەڵام ئەوانی کە خوێنەر کە ببن زیاتر ئەوانەی کە بواری ماستەر و دکتۆرە ئەخوێنن ئەوان زیاتر دەن سوودی لێوەرئەگرن وەکو نمونەک وەرئەگرن لە ئەوی بتوانن سوودی لێوەربگرن ئەمە بەشی هەری زۆری قوتابیانی زانکۆی سەلاحەدینە دەرفەت هەیە بۆ قوتابیانی زانکۆی سۆرانیش نامەی توێژینەوەکانی خۆیان بێنن لێرە دابنێن بێگومان کتێبخانەی هەموو کەسەکە بەبێت جیاوازی ڕاستە ئێمە لە ئیدارەی سۆرانین و ئەو نامە و ماستەری زانکۆی سەلاحەدینە بەڵام بۆ سۆران بۆ زاخۆ بۆ دهۆک بۆ هەموو شوێنێک دەرکەمان ئەواڵای و حەزیشەکەین لە کتێبخانە ئیدارەی سۆران سەرچاوی جۆرا و جۆر و جیاوازی لێبی کتێبخانە بە ڕەنگەکانیەوە جوانە و بەسوودە بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ ڕەفتار حەسەن بەڕێوەبەراتی کتێبخانە گشتیەکانی ئیدارەی سۆران بۆ قسەکردن لەسەر ڕەوشی خوێندنەوە و لەسەر کار و چاڵاکیەکانی ئەوان و ئاستی خوێنەر لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران تا لە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە ڕێزی هاوکارانم قبول بفەرمونون کاتێکی شات.